بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەی گفتوگۆی تایبەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باسێکی گرنگ بکەین کە باسێکی ناو مێژوو و جەدەلی مێژوو و بەشێکی پەیوەستە بە فەلسەفەی مێژووە ئەویش قسەکردنە لەسەر کەسایەتی سەلاحەدینی ئەیوبی لەوانەیە ئێستا بینەرێ بپرسێ بڵێ 800 ساڵە قسە لەسەر ئەم کەسایەتی ئەکرێ لە نێوان مێژوو نووسەکانی دنیای ئیسلام و مێژوو نووسەکانی ناوچەکە و مێژوو نووسە و نووسەر و توێژەرە خۆراوایەکان بەڵام ئیدی بەس نەبوو باسکردن لە کەسایەتی سەلاحەدین بابەتێکی گرنگی مێژووی بابەتی سەلاحەدینی ئەیوبیە لە ئێستادا دەپرسین ئایا سەلاحەدینی ئەیوبی چه خزمەتێکی بە شارستانیەتی مرۆیی کرد ئایا ئەم کەسایەتە کە زیاد لە 800 ساڵە قسەی لەسەرەکرێ بۆ لە ناوی یاخود بۆ لە نێو تەواوی سەرکردەکانی دنیای ئیسلامدا زۆرترین قسە و باسی بە دوای خۆی داهێناوە کەسایەتیەک لە ناوچەیەکی کوردیەوە ئەڕوات لە ژێر ئاڵاکەیە کورد و عەرەب و شیعە و سوننە و فارس و تورک کۆکاتەوە ئایا سەلاحەدینی ئەیوبی بۆ خۆی لە کاتێکا کە دەسەڵاتە گرێتە دەست زیاد لە 20 ساڵ دەسەڵاتی ئەبێ ئەم کەسایەتیە وەکو کوردێک بیری کردەوە یاخود توانی کەسایەتێکی جیهانی بێ ئایا سەلاحەدینی ئەیوبی بۆ خۆی توانی هیچ خزمەتێک بە کوردکات کوردبوون چی بوو لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیدا هەوڵ دەدەین لەم بەشەی بەرنامەکەماندا قسە لەسەر ئەم باس و تەوەرانە بکەین بە میوانداری بەڕێز دکتۆر موحسین محەممەد حسین ئەندامی ئەنجومەنی باڵای ئەکادیمیای کوردستان و شارەزا و پسپۆر لە بواری سەلاحەدینی ئەیوبی و هێرشی خاجر وشمان خۆشحاڵ بووین دکتۆر بۆم دەرفەتە بەخێر بن سەرچاو یەکەم شت دەبێ باسی لەوەی بکەین کە سەلاحەدین ئەیوبی هەوڵدانێک بوو بۆ تعریفکردنی ناوی سەلاحەدین ئەیوبی ناوی یوسفە یوسف کوڕی ئەیوب خۆت دەزانی کاکارم کوڕی ئەیوب بەڵام ئەو لەقەبە سەلاحەدین کە بووە مامەکەی شێرکۆ بووە وەزیری دەولەتی فاتمی لە ژێر دەسەڵاتی خەلیفەی ئەلعادد بالله خەلیفەی فاتمی ئەو پیاوە ناوی سەلاحەدینی پێشکەشی سەلاحەدینی کرد و ئەسەدەدینیش بۆ مامەکەی ئەسەدەدین شێرکۆ ئەم ئەلمەلیک ناصر سەلاحەدین دوای بۆ ئەلمەلیک ناسر خۆی ئەو لەقەبە دوای ئیزافە کرا هەر کەسێک مەلیکیش نەبی ناوەکەی دەبووە مەلیک الملك المعظم الملك الأشرف الملك السعيد كسعيدش نبون أشرفش نبون معظمش نبون بەڵێ کاک دکتۆر ئەمە بەڕێزت وەکو لە دەواازەی بەرنمەکە ئەتەوێ ینی مەسلەی ناوەکەی یان قسە لەسەر ناوەکەیکەی بەڵام با من بە سادەی مەدخەلێک بچینە ناو بابەتەکەەوە جیاواز لەو باس و بابەتە تەقلیدی کە باسەکرێ سیرەتی ذاتی سەلاحەدین باسەکرێ لەکەی لەدایک بوو لە کوێ گەورە بوو چی کرد جیاواز لەمە با قسە لەسەر وەکو کارکتەر قسەی لەسەرکەینەوەی کە لە فەلسەفەی مێژوودا قسە لەسەر کەسایەتی و کاریزما و خەڵکی گەورە دەکرێت با بپرسین بڵین سەلاحەدینی ئەیوبی بۆ خۆی کێیە سەلاحەدین کوڕی ئەیوب وڵاتی خۆیان شوێنی خۆیان بەجێهێشت هاتنە بۆ خوارەوە لە منطقەی دوێن نزیک سەرەوەی ڕاواندز نزیک ئازربیجان طموحی سیاسیان هەبوو دیارە مخەتەتیان داناوە دەبی ئەمە دەورەمە نەبی لەو وەختەی بە عائیلەوە بە خێلەوە هاتنە بەغدایە لە شەری خەلیفە و سەرجۆقیەکان بەشداریان کرد دوای سەرکەوتنیان نەهینا بەغدای بەجێهێشت باوکی سەلاحەدین زار لەدایک نەبووە هاتنە تکریت مامەکەی بووە دەستداری قەڵای تکریت یعنی محتەفیظی تکریت ئەوی کەش بووە مساعدی حاکمی تکریت شارێکی گەورە بووە وەختە نسبیەن مشکلەك دەبێت مشکلێکی اجتماعی شێرکۆ مامی سەلاحەدین پیاوێکی دەکوچێت کە تەعەدا دەکە بە کچێکی تکریتی پیاوەکە حاکمی تکریت ناوی بەهروزە بانگی دەکە دەڵێ بۆوات کرد کاکە خدم بە محکەمە ئەو دەست دەیزانی محکەمە فشەیە زەمیری قبولی نەکرد کە تەسەڕوفە چیوانەکە هەڵستا پیاوەکەی کوشت
حاکمی تکریت بۆ ڕۆژ گوتی دەبی مشکلەکە گەورەتر نەبی تکریتی بەجێ بێنن ئەو شەوەی کەلوپەلی خۆیان غڕ دەکرد کۆ دەکردەوە و سەلاحەدین یوسف یانی لەدایک بوو یعنی حتى دەڵێن باوکەکە بێزاری خۆ پیشانداوە وەختە باران بووە وایە پیاوەکە گوایە مەسیحی ئەمە ئوستورەیە لە دایکبوونی جەنگیز خان و سەلاحەدین و هەندێک پێغەمبەرەکان قادەی عەزیمەکان دەڵێ بێزاری خۆت پیشان مەدە بەلکو ئەو منداڵە دەبیتە شخصێکی عەزیم ئاخر ئەو شتە ئەو قسەیە و گۆتراوە پاشەوەی کە سەلاحەدین بووە عەزیم بووە ئەو کابرایەکە ئەمە دەیناسین بەجێیان هێشت چوونە مووسڵ و حەلەب و دیمەشق و ئەو شارانە ئەو کاتە سەردەمی مجاهیدی بەناوبانگ نورەدین محموود حکمی حەلبی دەکرد مامەکانی هەمووی سەلاحەدین لەگەڵ باوچی خزمەتی ئەو پیاوەیان دەکرد خزمەتی عەسکەری ئەنجە لێرەوە کە مەسەری فاتمی لاواز دەبی هانەی دەباتە نورەدین محموود 3 جار ئەویش هێزی خۆی دەنێری هەموو جاری فەشەلی دەینێن دەگەڕێتەوە حەلب جاری سێم مامی دەڵێ یەڵە خۆتە حازرکە یا یوسف دەڵێ مامە بەس نییە ئەو بچینە مەسەر بە فەشەلی بگەڕێینەوە دەڵێ ناو جار بە فەشەلی ناگەڕێینەوە دەڵێ باشە دەچنەوێن دەرێ ئەو جارە خەلیفەی فاتمی تەکلیفی دەکات لە شێرکۆ کانەوە خۆت حازر کە دەبیە وەزیر نەک وەزیر ڕئیس وزەرا ئەو وەختە دایانگوت وەزیر یەک وەزیر هەیە سراعێکە ململانەیە کە بۆ نێوان شاوەڕ و ڕغام ئەو دەویست ئەوی بیەخی ئەو بە پێچەوانەوە سەلاحەدین گوتی ئەو کێشە و کێشەین هەڵدەستی چاوری دەکوژی خەلیفەی فاتمی دەڵێت تۆ گەنجی لەگەڵ مامی خۆتی مامت دەبیتە وەزیر مامەکەی دەبیتە وەزیر پاش چەند مانجێک مامەکەی دەمری شێرکۆ بانجی سەلاحەدینی دەکای ئەنتە یا یوسف ئەبن ئەیوب سارە لەقەبووکە سەلاحەدینی وەدونیا ئەندە لێرەدا پاش ماوەیەک فاتمیەکان پێیان ناخۆشە حتى ڕژانەوە سەرجادەکانی قاهرە تەبان فاتمیەکان بینایان کردی لەگەڵ ئەزاری ئەوە ئاشکرایە مزاهرات دەکەن یا ئالی عەلی یا ئال عەلی سەلاحەدین مەحویان دەکات دەیان کوژی دوایی گەرەکی بین القەسرەینی دەسووتێنی کە شوێنی قوڵە ڕەشەکانن قوڵە ڕەش جوان نییە پیس ڕەشەکان ئەوان سەر بە خەلیفەی فاتمی بوو خەلیفەی بەغدای خەبەری لۆ دەنێری دەڵێ ئیلغای خلافی فاتمی بکە دەڵێ من ئیلغای ناکە عنادی دەبیتە مابین لێرەوە عەداوەتێکی دوور و درێژ دەست پێ دەکەن نێوان خەلیفەی بەغدا و لەگەڵ سەلاحەدین باش کاک دکتۆر ئێستا شتێکی گرنگت باس کرد سەلاحەدین لەلایەن خەلیفەی فاتمیەوە نازناوی سەلاح الدینی وەدونیا وەرەگرێت لەلایەکی ترەوە خەلیفەی بەغدا پێڵێ ئیلغای خلافەی فاتمی کە بەگوێی ناکە لەلایەکی ترەوە شیعەکان یا عەلی یا شیعە ئیسماعیلیەکانەوە نیە فاتمیەکان لەوێ بانگەشەیەوەکەن کە ناڕەزایەتی دژی سەلاحەدین دەرەبڕن ئێستا قسە و باسی زۆر هەیە لەسەر ئەوەی کە سەلاحەدین فاتمی قەتڵ و عام کردووە بە واتایی کە ئەم فاتمیانە دژایەتیان کردوە چۆن لەلایەک دەسەڵاتەکەت دایەنێ لەلایەکەوە خەڵکەکەی ناڕەزایەتی دژی دەرەبڕن و بەگوێی خەلیفەی عەباسیش ناکە بۆ لابردن و عەزلکردنی خەلیفەی فاتمی ئەمە ئەم جەدەلێکی جای تۆزیە تێک ئاڵا و تێگڕژاوە ئاڵۆزە پرسیارێکی زۆر معقولە سەلاحەدین ئیلغای خلافەی فاتمی نەکرد خۆی ئەوە ئیفترایە سەلاحەدین حتى اتهام کرا کە تۆ ناتەوێت خلافەی فاتمی ئیلغاکەی چونکە تۆ مەکاسبت بەدەست دەکەوی پارەت دەداتە سەر گوت سەبان پارە و سلاحم لەکوێ بوو من ئەو دەمداتێ ئەوە یەک گوتیان دەتەوێت بمینێ پاش مامت وەزیری خلافەی فاتمی لەبەرەوە ئیلغای خلافەی فاتمی ناکەی گوتی کاکە خەلیفەی فاتمی درێغی نەکردووە لەگەڵم هەرچی داوا دەکەم دەمداتێ وڵا دەڵێن بێفایدایە خەلیفەی بەغدای نوێنەری خۆی دەنێری دەڵێ بڕۆ ڕۆژەکەی جومعە بووە یەکی محەڕەم بووە ساڵی 567
دەڵێ هەر یەکسەر بڕۆ سەر منبەرەکەی ئیعلان کە ئیلغای خلافەی فاتمی کڕە و مەسر بووە سەر بە خەلیفەی عەباسی. ئەو دە پێشەوەی نوورەدی مەحموودیش پێی دەگوت ئەمە زەختی لەسەر سەلاحەدینە نەکرد دەیزانی سەلاحەدین وەزعی حساسە لە دەست فاتمیەکان چونکە فاتمیەکان حکمی خلافەی فاتمی ئیلغا کرا بەڵام حکم وڕێی عام جادەکان جامعەی ئەزهەر هەر متعاطف بوون یان لەسەر بە فاتمیەکان بوون یعنی ئاسان نەبوو ئیلغای گشت ئاسارەکانی ئاساوارەکانی فاتمی بکە لەگەڵەوەش کە ئەو پیاوە چووە سەر منبەر گوتی بە ناوی خەلیفەی بسم الله الرحمن الرحیم بە ناوی خەلیفەی عەباسی بڕیارماندا ئیلغای خلافەی فاتمی بکەین سەلاحەدین دەنگی نەکرد خەبەر گەیشتە خلافەی فاتمی دەڵێن گوایە لە ئەنگوستیلەکەی ژاری دانابوو لەناو قۆرتەکی مژی و ئەمری خوای کرد سەلاحەدین خلافەی فاتمی ئیلغا نەکردووە سەلاحەدین لە تازیمانەی لە تازیەی خەلیفەی فاتمی ئەلعادەد 3 ڕۆژ دانیش 3 ڕۆژە هەفتەکە چەندە یعنی ئەوە مەشهورە بەڵام فاتمیەکانی پاش فاتمیەکان پێیان ناخۆش بوو کە دیتیان خەلیفەی فاتمی نەما گوتی خلافەش ئیلغا کرا لەلایەن خەلیفەی عەباسی کەواتە ئەمە قووەتمان نفوذمان نەما کەواتە ئەکرێ بڵێ نوێنەرایەتی خەلیفەی عەباسی کە لە بەغداوە هاتبوو چۆنەڵی فاتمیەکانی کۆتایی پێێنا دەسەڵاتەکەیان سەلاحەدین ئێوی خودی خۆی نەبووە باشە کاک دکتۆر لەم نێوەندەدا قەزەی مەزهەب ئیشی کرد خۆتە زانی شیعان بە تایبەتی شیعەی ئیسماعیلیەکان ئەو کاتانە لە قاهیرە کە قاهیرە شەر خۆیان بنیاتیان نا و دەوڵەتەکەشیان بە ناوی فاتیمە جامع الئەزهەر عینی ئەوان دایان ناوە بەڵێ ئەوان دایانەوە بوو دواتر سەلاحەدین گۆڕانکاریشی تیا کرد بەڵام ئایا مەزهەب ڕۆڵی مەزهەب و ململانی مەزهەبی ئیشی کرد لە ناو شێوازی سیاست و ئیداری سەلاحەدینی بیە قادەکانی سەلاحەدین گشتیان ئەگەر نەلێم گشتیان بە تەواوی سنی بوون سنی کورد و تورک عرب دەوری نەبووە من لە کتێ لەو تڕۆحەکان باسم کردووە لە جنەی مناقەشە پێیان زۆر ناخۆش بوو زمانی قادسیەی ڕەشی سەدامی ئەمیدی کولیەی تربیەت کە کولیەکی زۆر حساسە گوت وێنە لە عرب گوتم تۆ پیشانم بەدەکا دەوری عرب ئەگەر یەک عربت بینی لە جێی سەلاحەدین ئەوەیە ئەندە سەلاحەدین فعلەن اعتمادی کرد گوتی باوکە لە دمەشقا گوتی من ناتوانم بەتەنی حکم کەم وەرن خۆت و مامەکانم هاتنە مەسەر پێشگیری لە سەلاحەدینیان کرد مەسەلەی مەزهەبی هەر هەبووە زۆر یاکەم سراعی سنی و شیعی جعفەری بی ئیسماعیلی بی فەرقی نییە ئێستا شیعەکانی عێراق اعتبار دەکەن خلافەی فاتمی مەسر خلافەیەکی شیعیە مهم نییە جعفەری بی یان جعفەری نەبی سەلاحەدین سیاسەتێکی مەذهبی بەکارهێنا پیاوەکی متعصب بوو بۆ مەذهبی متعصب نەبوو لاینجری مەذهبی سنەی دەکات باش بەڵام شتێکی گرنگە لێرە ئێستا نازناوی سەلاحودینی و دنیا خەلیفەیەکی شیعە پێەیە ئێسەمە لەوانەیە لای بەشێک لە ئەهلی سونەش باسکەی بەشێکەوەیش خوێنەواریەکی وردی نەبێەوە توێژینەوەی نەکردبێ زۆر یعنی لایەنگریە و بۆ چوونە ناکە ئەو پێیاوە فاتمیەکانیش وەکو تۆ ئەگەر بیان ویستایە یعنی هەندێشت بکەن بەرامبەر بە سەلاحەدین ئەیانتوانی بۆچی فاتمیەکان لە بەرا وەکو دەسەڵات لەگەڵ سەلاحەدینە بەو شێوەیە ڕق نەبوون بەڵام لە خوارەوە خەڵکێکە بوو شەقامەکان تەپوتۆزیە کرد هاواریانە کرد دژی هەندێک کردەوەی سەلاحەدینی وبی لە قاهیرە هەرژانەوە سەرزادەکانی قاهیرەی هاتووە هاواریان دەکرد یا ئالی عەلی یا ئال عەلی دواییم هیچیان لەدەست نەما سەلاحەدین هەندێک لە قادەکە مەشهوورەکانی فاتمیەکان حتا قسمەك فاتمی نەبوون شیعە نەبوون یەک لەوانە عەمار اليەمەنی شاعیرێکی مەشهوری یەمەن بوو سنیش بوو هەموو یانی کرد حتام یانی کرد تۆکە دەیزانێەوانە پشتگیری لێ ناکەن لە قەزیەی دژایەتی لەگەڵ خاز دروشمەکان ئەوەی کە لە شەقامەکانی قاهیرە ئەکرا دژی چەوسانەوەی مەزهەبی بوو یا بۆ گێڕانەوەی دەسەڵاتی ئیداری فاتمی بوو فەرقی نییە فیا ئالی عەلی یعنی ئالی عەلی مەزهەبیە کەواتە حکم لە دەستمان ڕەوشتی ئەی هاوار دەبێ بگەڕێتەوە دوایە بەنسبەتەوە سەلاحەدین چێیە
دەبێ حکم لە دەست شیعەکان بمینێ لە دەست فاتمیە چونکە ئەوان مەسریان ئەوەدان کردووە زۆر شتەیە لە مەسریەکان تا ئێستا باورکە لەگەڵیان دانیشە دە لە فترەی ئیسلامی لە کامیان باشترین فترە بوو لە خزمەتکردنی مەسر دەڵێن بێگومان فاتمیەکان ئێستا سونیان لەسەر حوسێن و سەری حوسێن لەوەیە سيدة زينب وإلى آخره يعني شيعانين بلا متعاز كمينك إلى مصر لو أنا همويا غير كي نيو مليون بالنسبة مصر كما نيو مليون نابن شيعة كان بلا عموم مصرية كان قصي خراب بفاطمية كان نالين قصي خراب بفاطمية كان دا قلت العراق بس العراق حتى الجزائر عربي لو أنا أو قصاني أم بينا قلت لي من أويد لهم لسر مسؤوليتكم باش بەڵام ئایا بۆ خۆی فاتمیەکانیش لە هێرشەکانی خاش دروشمەکانە لە هەندێک شوێن هاوکاریان نەکرد بۆ ئەوەی کە دزە بکەنەوە ناو خاکی ئیسلام بۆ خۆی ئەمە هەست ناکەی ئەمەش بۆ خۆی خاڵێکی لاواز بوو لە مێژووی فاتمیەکان کە بەر لەوەش هێشتا نفوزی دەسەڵاتی ئاما بووە یاخۆ بڵێم ئەوەی کە پێوترێ ناکۆکی و بەریەکەوتنی مەزهەبی سونە و شیعە يعني بۆ خۆی ئەوان هەندێک دەواازیان نەکردەوە بۆ هاتنی خاش دروشمەکان نا چونکە فاتمیەکان تاقەت جەماعەتێکی ئیسلامی بوون بەرگری لە فەڵەستینیان کرد بەیت المەقدس لە زمانی بەدر جەمالی لەگەڵ کوڕەکەی کوڕی بەدر جەمالی فاتمیەکان قەت تعاونیان یەک لە هیچ وێزگەیەکی مێژویانیان کرد پاشان کە حکم لە دەستیان ڕۆیشت کتێبەکانی تاریخ کامویان ئەوی لە بەدەستم کردیە سنین چونکە کتێبەکانی ئەو کەسانەی کە شیعەن تاریخی سەلاح الدین و فاتمیەکان نووسیە لە دەرەوەی مەسر لە داخل مەسرنا هەموویان سووتاند ئەوی ماوە لە مەسرە ئەوی مەقریزیە باسییان دەکا بە مەقریزیە ئەویش پاش دەولەتی فاتمی و دەولەتی سەلاح الدین بە 200 ساڵ لە مەسر ماوە متعاتفن لەگەڵ فاتمیەکان بەڵام لە شام خاستان شام سەر بە فاتمیەکان بوو کتێبەکانیان نەمان نورالدین محمودیش سنی بوو بەڵام متعاسبەکەی وەک سەلاح الدین وە خەلیفەی عەباسی نەبوو فاتمیەکان پاشەوەی حکم بەتەواو لە دەستیان چوو مەسادری سنی دەلێ تعاونیان کرد لەگەڵ دەولەتی ڕوومی بێزەنتی ئەو تعاونی فاتمی و دەولەتی بێزەنتی ئەمار اليەمەنی ئەو شاعرە بەناوبانگەشت لەگەڵیان بووە هەموو جیران سەرکۆت کران ئێعدام کران ئەنجا دەست پێکرد بەلادانی لە نەمانەوەی ڕەشەکانی سوودانی چکە سوودیانەکان متعاتب جوندی ئەوە بە پارە یانیشان دەکرد وەک جوندی متطوع بانە لێ مرتزەق کلمەکە هەندێک ناشرینە تا سەلاح الدین لێرەوە دەست پێ کرد هەر تووشی تعسب بوو حتى سەر هەندێک مفەکرەکانی مەسر سنی یەک لەوان نازانم پرسیارەکانت حازر کردیە بەڵێ بەڵام ئەوەی کە من زۆر گەڕاوم بە دوایە مەقریزی زۆر لەسەر ئەو قەزەی هەماهەنگی نێوان شیعەکان و خاش دروشمەکان ئەکاڵێ بەشێکی کە سەلاح الدین ڕووبەڕووی فاتمەکان بێتەوە پەیوەندی بەوە هەبووە بەچیانی یعنی بەوەی کە على ئاساس فاتمیەکان یا بڵێن شیعە مەزهەبەکان هاوکاری چۆنەڵی خاش دروشمەکانیان کردووە زەمینەیان خۆشکرۆ بۆی بێنە ناو بۆ دنیای ئیسلام وڵاتە ئیسلامیەکان من سپاسە دەکەم وا دەکەی حتى تەماشای کتێبەکەی مەقریزی بکەم مەقریزی مەشهورە کە متعاتب وە لەگەڵ فاتمیەکان بەلەم ئەوە بلێ فاتمیەکان گوایە دەستیان هەبووە بۆ هێزکردنی خاز دروشمەکان من ئەوەی چاوم پێ نەکەوتووە لە هیچ سەرچاوێکی مێژوە ئاماژە بەوە ئابەدەن باش هیچ باش بەڵام مەشهورە کەم دەلێم جارێککە دووبارەی دەکەمەوە مەقریزی تاقە مێژونووسێکی زۆر بەناوبانگە زۆر گەورەیە مەقریزی و سیوطی لە مەسر ذهبی لە شام ابن الجەوزی و ابن الأثير لە عێراق بێزگە لە طبەری ئەوانە هەر ئەعلامن لە نووسینی تاریخی ئیسلامی بەڵام ئەوەی کە آخر مەقریزی جۆرێک لە پاسا و هێنانەوە باسەکا بۆ هاوکاریکردنەکانیان
والله لە کام کتێب سلوک بەشێکی بەشێکی زۆری بەحسەکان بەحسە ئەو توێژینەوە نوێیانەی کە بڵاو بنەوە بە تایبەتی ئەوانەی لە سایتە کۆمەڵایەتیەکانە ئاماژە بەوە ئەکەن کە مەقریزی یعنی جۆرێک لە پاسا و هێنانەوەکە بۆی کە سەلاحەدینی ئەیوبی کار ئاسانی کردوێ بۆ ئەوەی کە پاساوی دابێ بەدەست ئەوە کە بتوان ئەوانەی کە چەوسێنراونەتەوە بە حسابی ئەوان ئەمانە بێن هاوکاری نەیارەکانی بکەن کاگەرم خۆت ئەو شتێت لەسەر سەلاحەدین و حروب زەنجی دروشمەکانت نووسیوە وانە ما سەرەتایە ماشەڵڵا هیچ بە ئەوت خوێندووە لە مەقریزی من خۆم مەقریزی وەکو سەرچاوە بەکار نێناوە کەواتە باورکە ئێستا من بەڵام لە بەشێ لە توێژینەوەکانە بەرچاوم کەوتووە من ئێستا کتێبێک پیشان دەدەم ئەگەر بیخینەر کەس تەحمل ناکە بەس مجرد بیخینی ئەو هەندە درۆ و دەڵسای هەیە دژ بە سەلاحەدین کە دژ بە فاتمیەکان بووە هیچ یەک شتەواو نییە کە گوایە دژ بە فاتمیەکان بووە دژ بە عەباسیەکانش بێ یا باسی و فاتمی دوژمنی یەکەن چۆن دەبێت دژ بە هەردووچیان بین دەلێ عەباسیە من کتێبم هەیە کتێبەکەم هەیە دوو بەحسم نووسیوە بووە لە زمانی کتێبەکەم بۆ حذف التاریخ الكوردی خەلیفەی فاتمی دەلێ بۆ خلافەی فاتمی خۆت ئیلغات نەکرد پاشان سەلاحەدین لە حەساری گامارۆکردنی شاری عەکا دەڵێ کاکە پاشان لە مستەقبەل مەلێ بۆ داوای چەکی نەکرد لە من خەلیفەی عەباسیم توانام هەیە دەڵێ من ئێستا داوات لێ دەکەم چەکم بدێت چەکم بۆ بنێرە عەکا لە خەتەردایە هیچین بۆ نانێری ئللا 5 کەسی دەنێری حتا نەفتی فرێدەنە سەر دوژمن لەگەڵ 1000 دیناریی ئەو 1000 دینار دەلێ لە تازیرەکانی حەلەب بەقرد وەرگرە دوایە مندایان دەمێ سەلاحەدینیش نوێری بەغدایە دەلێرە دەوەرە تەماشای زەنجی دوای عەکا ڕووخا سقوتی کرد لە دەست خاز دروشمەکان هات گوتی بڕۆنە من ڕۆژانە چەند نەفتی بەکاردەینم من پێویستم بە 5 کەسانە کە هاتوون لە بەغداوە نەفتی فرێدەنە سەر دوژمن بەڵام وەرن خۆتان تەماشاکەن وەزعیم لە چدایە پێویستیشم بەو چەکەی نییە علاقەی زۆر خراپ بوو ئەو دەلێ ئەو پیاوە حەسەن الئەمین دکتۆرە کوڕی مەرجەعێکی شیعی لوبنانە لەگەڵ ڕێزم لۆی بەڵام ڕێزم نییە لۆ کوڕەکەی کە بوختانی بە سەلاحەدینی کردووە سەلاحەدین ئەو کەسە نییە دژ بە خەلیفەی عەباسی چەکی بۆی دەنێری جێیشەکەی گەیشتە حدودی فەڵەستین سەلاحەدین گوتی ناهێلم کاکە ئەو مەسادرانەت لە چێ بوو لەمدا ئیشارەت کە بۆ یەک مەزدەر ئەوەش کە گوایە مەقریزی دەلێ فاتمیەکان تعاونیان کرد لەگەڵ سەلیبیەکان کاکە ئەمە نابێ نەقلی ئەو قسانەی بکەین کە عالەم دەیلێ باشە یەک پرسیارکەم لێرە ئەمە پرسیارێکی کە دێنێتە پێشەوە بە بڕوای تۆ هەرچەند ئێمە لە زنجیرەیەک گفتوگۆی چڕوپڕا پێشتر لەگەڵ بە ڕێزی بۆ پرۆژەی کتێبێک باسمان کردووە یەکێ لەوانە ئیبن الئەسیر و باس کردووە لەبەرەوەی لە ئەتابەگیەکانەوە نزیک بووە دژایەتی سەلاحەدین وانەی کردووە و تەنانەت لە بایەخی کەم کردوێتەوە بە بڕوای تۆ بۆ خۆی خودی مێژوو نووسەکان ئەوەی مێژوو نووسەکانی سەردەمی سەلاحەدین و دواتریش بەهۆی ئەوەی کە جۆرێک لە ڕقی مەزهبی ڕقی ناوچەیی و تەنانەت بەشێک لە ململانەی و ناکۆکی سیاسی کە هەبووە دابەشبوونی ئەوان کاریگەری نەبووە لەسەر تەشویهکردنی مێژووی ژیانی سەلاحەدین ئەیوبی هەر عەزیمێک هەر سەلاحەدین عەزیمە هەر عەزیمێک بەناوبانگی هەبێ مێژوو نووسەکان دەبنە چەند بەشێک نەک دوو بەش ئەوە نییە ئیبن الئەسیر کە گوتم مێژوو نووسە بەناوبانگەکانی عێراق پێشەموو کەسێکی تبەری و ئیبن الئەسیرم بەکارهێنا ئیبن الئەسیر جارێک باسی سەلاحەدینی ناکە بە چاچی حتى باسم کردی لە کتێبەکە نامێ ئیعادەی کەم جارێک دووبارە ئیبن الئەسیر لەبارەی مێژووی سەلاحەدین ئینسانێکی ڕاستگۆ نەبووە پاشە بەهۆی ئەوەی بنەماڵی پیاوی قەسری ئەتابەتچیەکان بووە ملەتی خەرچی مووسڵ گۆشتی پشیلە و سەجیان دەخوارد بە شەریان سەردەبری لە کۆڵانەکان حتى دەلێ ئیبن الئەسیر خۆی بە چاوی خۆی دەلێ پیاوەکەم بینی ژنەکەم بینی ژنەکە سەرچی خوشکەکەی هەڵگرت و سەریان بڕیوە و دەگریە دەلێەوە دەیزانی دەرەوە سەر
ابن الأثيري يعني يكش كبيد ابن الأثيري دلي باسي دكا دلي والله حقت بقريه وخش كتا سريان بري وقلت آخر كاكا بشي من أو سرت سيتي دايا بدمدني تقول سيتي دايا من برسيمة لبر برسياتي دمرم يعني خامكي بويا باشكي بسر كايتي بشريان كشتوا بلام ابن الأثير خوي دلي اسم جاعك جيشتوت أو مستواي عالم قوشت بشيلي دخوا من بار هوي صلاح الدين دلي تسوما قصري أتابك يعني ملك موصل بينيم يكلا كارا كان قيمي دكا قيمي قوشتي حيواني حلال تقريبا اوش دلي نو حتى دوازه بشيلال بشتي غربون صاروان ذكرت بارسا قوشتي كان لو فري بدا بار بلام او صالح مزايا يكفي لا نبو گۆشتیان دەبڕی معنەوە خۆی لە قەسرە وایە گۆچی دەخۆن نە گۆشتی پشی لەو سەجی بخۆن ئبن لەثیر پیاوەکی مخلص بووە دڵسۆز بووە بۆ ئەتابچەکە لەگەڵ ڕێزم بۆ ئەتابچەکان و بۆ ئبن لەثیر کەواتە ئەکرێ بڵێن بۆ خۆی گێڕانەوەی مێژوونووسەکان یەکێکە لە فاکتەرەکانی جۆرێک لە گومانیات تەمومش لەسەر مێژووی ژیانی سەلاح الدین ئەیوبی کاکە مێژوونووس بێخەتا نەبووە بەریء نەبووە بێسوس نەبووە لە نووسینی طبەری گەورە مێژوونووسانی ئیسلام طبەری خەڵکی ئێرانە لە بەغدای ژیاوە لە بەغدای ئەمری خوای کرد باوکی دەرێ دەزانێت و حەز لە مێژووە تا ڕەنگە تەفسیری قورئانی داناوە خۆت دەزانی لەوانەیە کاکە وێرە تەفسیری تەبەری هەیە بەڵێ تەفسیری تەبەری مەشهورە ئەوەش تاریخی تەبەریە 12 مجلدە من هەما هەدا دەڵێ حتى تۆ محتاجی خەلیفەی فاتمی نەبی کوڕم ئەو پارچە عەردەم بەجێهێشتووە چەند گوندێکیت لێیە بۆ خۆت بی دەست درێژ مەکە بۆ خەلیفەی عەباسی سوپاسی باوکی خۆی دەکە باوکی پاش چەند ساڵێکی دەمری بە ئینساف دەنووسیتن تاریخەکەی بەڵام بە ئینسافێکی مطلق نەما باش ئێمە زمانی سەلاح الدین نەبووە بالمناسبە تەبەری پێش سەلاح الدین بووە بە 200 ساڵ پێشتر بووە تەبەری بەڵام تۆکو ڕووداوەکانی مێژووی ئیسلام باسەکەیت کە ئەوەی خۆی تەبەریشە لە پێشەکی کتێبەکەی ئاڵێ من ئەوەی کە بینی ومە و هەرچی بینی و بیستۆ و گێڕایانەوە نەقڵم کردو ئەوی تری جێمێنێ بۆ دوای ئەو مێژوونووسانەی تر کە چۆن تەحقیقەکەن لەمە ئەمە بۆ خۆی لە پێشەکی کتێبەکەی ئاڵێ تەبەری دکتۆر تۆ کە قسەت لەسەر سەلاح الدینی ئەیوبی کردووە قسەشت زۆر جار باس و بابەتەکانی لەسەر کاریزما و لەسەر لە فەلسفەی مێژووە کە ئینسان یاخۆ ڕۆڵی سەرکردە و گەورەکان لەناو مێژووە چ دەورێکیان بینیەوە چۆن گۆڕانکاریان کردوە سەلاح الدینی ئەیوبی لە فەلسفەی مێژووە لە ڕووی فەلسەفیەوە لێکدانەوەی بۆ بکەی ئایا ئەم پیاوە توانی چۆن ڕەوڕەوەی مێژوو بجوڵێنێت چی کرد لە مێژووی مرۆڤایەتیە سەلاح الدین یوسف کوڕی ئەیوب درێغی نەکرد ئەوی پێکرا تەواوی کرد بەڵام هەر قائیدێک هەر دەوڵەتێک کە دەست پێ دەکە بەشەڕ ئەو دەست پێکردنا حدودی هەیە بە توانای مطلقی نییە هەرچی بێوێ بیکە هەر دەوڵەتێک تەماشا کە حتی ئیسرائیل لە دوانەکە لەسەر دووەلی عەرەبی ساڵی 67 نەیتوانی قەناتی تێپەڕ ببستە ئەو لە ئەوبەری قەناتی سوێس نەیتوانێت لە هەڵەبەی جۆلان زیاتر داگیرکە نەیتوانێت لە ضفەی غەربی بەنسبەت ئوردون و فەڵەستینیەکان زیاد ئەوە بکە توانای ئەو هەندە بووە ئەو هەندێکی پێویست بووە سەلاح الدین لە بیدایەتی شەڕەکەی حەطین و پێش حەطین و پاش حەطین ئەو توانایەی نەما پاشان دلیل ئەوەیە گەورەترین شاری فەڵەستینی لە دەست ریچارد قەلب ئەسەد ڕۆخا پاش 3 ساڵ گەمارۆیاندا گەمارۆی ئەو شارەیاندا زۆر کەس کوژدان زۆر کەس دەبرسان مردن لە جێشی سەلاح الدین و لە دەرسی سەلیبیەکان خاز دروشمەکان ئەودا حتا هەندێ سەلاح الدین هەندێ شاری فەڵەستینی وێران کرد گوتین با نەکەویتە ژێر دەسەڵاتی خاز دروشمەکان هێرش بەنە سەر مەسەر مانەوێ توانای نەبووە بەرگر لەو شارانەی بکە و نەی دەیتانیست دەشیزانی کە خاز دروشمەکان دێن ئەو شارانەی داگیر دەکەن کەواتە پێشەوەی داگیرکەم با بیان ڕۆخێنم دەگریا بۆ ئەو شارانەی ئەسقەلان مەسەلەن دەگریا خۆی دەگوت وەڵی کوڕەکانم بمردوانە ئەوەندە غەمم نەدەخوات بەلەم چ بکەم چم نەدەست نییە ئەوجا ئەوەی نابی بکەین وەڵە زەعیب بوو هیچی پێ نەکرە وەک حەسەن ئەمین دەلێ من
داوت کرابووم لە ئەوەی لە دووبەی نەچووم ئەو فترەیە ئەوەم حاضر کرد و ڕەدی حەسەن لەمین وەختی خۆی لە گۆڤاری عەرەبی ساڵی بدایەتی نۆتەکان شتێکی نووسی کە هەموو بوختانە باش ئەو بوختان ڕخت لە سەلاحەدینە کاکە مەسەرت چییە بەبێ مەزار من ڕەتدەمدا شتێکم نرد بۆ گۆڤاری عەرەبی کوێتی بەلام ڕەتدەکەیان چ بوو گوتی ئەوەت بۆ نەشە ناکەم چۆکە من چونکە تۆ ئینسانێکی عنسوری من عنسوری نیم ڕەدی عنسوریەکی تایفیەکی دەدەمەوە کە حەسەن ئەمینە کە کوڕی عەلەمێکی شیعەیە نەشریان نەکردیانی ئێستا من شتەکەم حاضر کتێبەکەش پیشان دەدەم کە چ موسیبەتە کارەساتە مێژوو بەو شێوەیە بنووسێ باش دکتۆر ئەی باشە کە سەلاحەدین ئاوا بوو باشە بۆ لە زیات لە 800 ساڵە یەکێک لە سەرکردە درەوشاوەکانی جیهانی دنیای ئیسلام کە لە خۆراوە و لە خۆراڵات و لە هەموو شوێنە جیاوازەکان زۆرترین قسە لەسەر ئەم سەرکردەیە کراوە هۆکاری ئەم قسەکردنە چییە بۆ لەسەر سەلاحەدین کراوە تەنانەت بۆ نمونە لەسەر مامی لەسەر نورەدین مەحموود لەسەر ئیمادەدین زەنگی کە پێشەوە بوو یعنی بۆ لەسەر ئەوان بە هێندەی سەلاحەدین قسە نەکراوە خۆی سەلاحەدین نابی اعتبار بکەین وەک هێلکەی کەلەباب یعنی بەیض دیک کە جارێک هێلکەی دەکا تاقە کەسێک ئەوان پێش سەلاحەدین هاتن ئەو شوڕەیەتان نەبوو چونکە سەلاحەدین تەسفیەی سەلیبیەکانی کرد ئیلا قسمێک لە ساحلی لە قەراغی دەریای ناوەڕاست نەبی دوای تا حتى تەنازولی کرد لە بەیت المەقدس یعنی بەیت المەقدس هەردووکمان بی خاص دوشمەکان ئیسلامەکان سەلاحەدین قووەتی نەما ئەگەر وا تەنازولی نەکرد وایە چونکە قوواتی ئەڵمانی و ئینگلیزی هات لە مەیدان داری پێشوو قووات هەبوون بەلام ئەو دوو دەوڵەتانە زۆر قوواتیان نارد سەلاحەدین دەترسا دەگریا جارێک من لە بەغدایە باسی ئەوەم دەکرد بووکە القائد ئەو دەناوەکەم لێنە بووکە القائد نەمزانێ ئەوەما تەفسیر دەکەن بووکە القائد سەدام حوسێنە کە محەممەڕەی خۆڕەمشاریان گەڕاندەوە ئێرانیەکان گوتم سەلاحەدین شوهید کە دیتراوە کەزانی ڕیچارد قەلبەسەد هێرش دەباتە سەر شاری قودس دەشی زانی مقاومەی شاری قودس وانییە بەو دەرەزێ بتوانی بەرامبەر ڕیچارد قەلبەسەد ڕابۆسی گوتە و شارە من مەجدەکەم خزمەت ئیسلام کردێ کە شاری بەیت المەقدسم گەڕاندە بۆ ئیسلامەکان ئێستاوە لە ئەوە لە دەستم بڕوە دەگریا حتى گوتیان بەرمالەکەی تەڕ بووە لە گریانەکەی و لە شیشی دەزولێ لە بەرگریانەکەی دوایی کۆتری بەریت پۆستا هات گوتیان قائد هەڵستا ڕیچارد قەلبەسەد دیراسای وەزعەکەی کرد گوتی مەدینە شارێک ئەگەر سەلاحەدین بەرگری لێ بکە من ناتوانم اقتیحام بکەم بچمە ناوی کەواتە بگەڕێنەوە بکشێنەوە کشاوە خەبەر گەیشتە سەلاحەدین گوتی باوەڕ ناکەم کشابی ڕیچارد قەلبەسەد گوتی وەڵڵە باوەڕ کا کشاوە ئەوە کۆترەکە خەبەری نایتی کە ڕیچارد کاکە ئەو دە لەوێ یەکە کچێکی بەعسی ناوەکەم تا ئێستاش لەبیرە ناوی غالیە بوو قلت دكتور يعني القائد من يبكي يحكي عن ضعفه قلت يبكي عن ضعفه يعني سنك لاوازه بهذا قلت لا دليل قوته الطلبه كان بيكني باش بەڵام دکتۆر ڕێک جەوهەری پرسیارەکەی من ئەوەی تۆ بوو یعنی ئەم قووەتە معنەوی ئەم هێزە شاراوە چی بوو سەلاحەدین ئەی بوو کەسایەتێکی وەکو ڕیچارد قەلبەسەد کە دێت سەنگەرەکانی پێشەوەی بگاتە فەلەستین قودوس بەسەرەکاتەوە ئەزانێ کە هێزێکی معنەوی گەورە کە سەلاحەدینە بۆن و بەرامەی لەوێ دیارە و ناتوانێ بیگرێ ئەم هێزە گەورەیە ئەمە چی بەخشیوی بە سەلاحەدین من کە پرسیارەکەم لە بەڕێزێ کرد ئەمیست لە ڕوانگەی فەلسەفەی مێژووە کە باسی ڕۆڵی سەرکردە و کاریزماکە ڕەوڕەوەی مێژووە جوڵێنێ سەلاحەدین لەکوێ ئەماجەیە بێتەوە بۆ ئەوەندە گەورە بوو سەلاحەدین دەستپاک بوو بە قووەت یا بە بنەماڵە ناتوە سەر حکوم بە ئیرادەی دەور و پشتەکەی بە تایبەتی کە زانیەوە حکمی مەسری دەکا نردێت دوی شوێن مامەکانی بابەکەشی سەلاحەدین زانیان ئەوە پیاوەکە بە شێوەیەکی تایبەت بەدڵسۆزی ئەو شەڕەی دەکا ئەوی هەبی نەبی بە تایبەتی کورد و تورکەکان هەمویان پژگیریان کرد پژگیری لە سەلاحەدینیان کرد سەلاحەدین ڕۆژ بە ڕۆژ قووەتەکەی تەشەنەی دەکرد
کاریزما مانای چێ خۆت باو کەریمەت بەکاردینە ڕاستیشە سەلاحەدین کاریزمایەکی عجایبی هەبوو دەڵێ کە یەمن کەتە دەست سەلاحەدین خۆشی برازای سەلاحەدینی حکمی یەمەنی دەکرد بەڵام لە ڕێی ئێستا پێ دەنە سعودیە لە ڕێی جەزیرەی عەرەب هاتە یەمەن داتە یەمەن خەڵکی حەرەمەین زانیان ئەوە نوێنەری سەلاحەدینیە دەڵێ کە دوعایان دەکرد بۆ شەریف مەکە عالەمەکە لە نوێژی جومعای دەیانگوت ئامین بە دەنگەکی کز بەڵام کە گەیشتە بۆ الحەرەمەین دوعاکەن بۆ سەلاحەدین المجاهد یوسف بن ئەیوب بە دەنگەکی دەستیان هەڵدەکرد ئامین یا ڕەبی خوا چونکە دەترسان خاز دروشمەکان کە ویستیان گۆری پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام دەربینن گوتیان ڕۆژە دێنە دەگەنە مەککە و مەدینە و مەککەش سامیان وابوو یعنی وابوو لە باشی و لە خراپی لە ئیجابی و لە ناحیە سلبی بەڵێ بەڵام کاک دکتۆر بە بڕوای تۆ کە تۆ زۆر توێژینەوە ئەوە زۆر بەدوایە چوویوە وەک ئەوشی کە باست کردبوون مێژوو نووسێکی وەکو مەقریزی کە کابرایەک بۆ زیاتر دیفاعی لە فاتمیەکان و لە شیعە کردووە ینی وردەکاریەکەیت ئاگالەیە باشە سەلاحەدینی ئەیوبی ئەگەر جگە لەلایەنە ئەخلاقیەکەی و سلوک و مەسلەی دین و لە خواترسانی لایەنێکی تری بەهێزی کەسایەتی ئەوە نەبووە کە ئەم کابرایە لە وڵاتێکەوە ڕۆ وڵاتێکی بێدەوڵەت و ئەو کاتانە بێدەسەڵات کوردێک ئەچێت عەرەب و کورد و فارس و تورک و نازانم چەرکەس و هەموو ئەو ئەقوامە جیاوازە هەموو لەژێر ئاڵاکەیە کۆکاتەوە ئەم قووەتە بۆ خۆی قووەتی کەسایەتێکی گەورەی وەکو سەلاحەدین ئێمە ئەگەر تێکەڵەیەکەین لە قووەتی شخصی و قووەتی دینەکەی بۆ خۆی ئەمە عامیلێکی گەورە نەبوو بۆ دەرکەوتن و بە کاریزمابوونی سەلاحەدین سەلاحەدین من کتێبەکەم نازانم گەیشتوو دەدەستیان نا نەقدی ئبن شەدادم کردووە ئبن شەداد گەورە مێژوونووسەکەی سەلاحەدین ئەوە من نەقدم کردەوە وتمەوە مێژوونووسە ئەوەی نییە مێژوونووسە چیت ڕەسەن نییە چونکە هەندێک شت هەبووە لە زمانی سەلاحەدین یعنی مراسەلاتی خەلیفەی عەباسی لەگەڵی یان ئەو ڕەدی بۆ خەلیفەی عەباسی ئەوە شتێکی مهمە باسی نەکردووە بەڵام حاکمی ئەرمینیا یعنی بابلین لە زمنی جیهازی مخابراتی سەلاحەدین بووە باسی ئەوەی دەکە ڕسالەکەی بە دوور و درێژی لە کتێبەکەی ابن شەداد هەیە باسی دەکە دەڵێ سەلاحەدین ئینسانێکی متەواضع بوو خێر لە دنیای خۆی نەبینی ئەوا دەڵێ ابن شەداد کتێبەکەم هەیە ئەسڵێکەوە لە بەرامبەرتە خێری نەبینی گوام نیش گوتیم ناخێری بینیوە لە بچوار شارەکی خەرکی شارەکە کچێکی محتەرەمەیان دەدا ئەوە خێزانتە حتا لێرەی ئەو دە حەفدە کوڕی بووە لە چەند ژنێکی دەلێ فولان زانیم چەند ژنی هینایە ئەوی باس کراوە ناویە ناتووە دەلێ فولان کانە شەقیق لی فولان کوڕی زۆر بووە یەک کچیشە بووە فولان و فولان شەقیقان فولان و فولان شەقیقان ئەوە دووژن فولان بەتەنێ بوو لە داکەچی فولان و فولان و فولان دەکەچەکە حەفت هەشت ژنی هینایە کەواتە لەم یەکن یعیش باباری ببلێمەوە لەم یەکن یعیش تحتە خەیمەتین مهەلهەلە لەژێر خێوەتێکی پارچەکراو یعنی دڕایە و یەک لە ڕۆژەکان سەلاحەدین لەژێر لەو ئەو خێوەتە بووە بايك و بەقووەت دێ دەڵێ خوا ستری کرد لەوانەیە بیکوشت باە سەلاحەدین هەر لەژێر ئەو خێوەتە نەدەژیە سەلاحەدین لە مالی خۆی لە هەر شارێکی ماڵێکی داناوە منداڵێکی بووە لە ئەسنای وجودی خۆی منداڵێکی بووە یان لەگەڵ خێزانەکەی خێزانەتی کردووە بەجێشتووە دوای دەڵێن وەرن لێرە کوڕێکی بووە دلیلەوە ابن شەداد خۆی ناوی حەفدە منداڵی دەینی ئەغڵەبیان سێ منداڵیان نییە دوو منداڵ یەک یا دوو یەکێک سێ منداڵی بووە ئەوی لای دیمەشق بووە چونکە سەلاحەدین زۆر هاتوچووی دیمەشقی دەکرد پایتەختی دووەمی سەلاحەدین ئەگەر نە لە یەکەمی سەلاحەدینی شاری دیمەشق بووە باش ئەکرێ بڵێن سەلاحەدینی ئەیوبی چی پێشکەش بە شارستانێتی مرۆیی کردبانە لەم شارستانەتی ئیسلامی و تا باش نژڵێم چی بە مێژووی ڕابردی کورد کردووە بەڵام چی بە شارستانێتێکی مرۆیی لە ڕۆژهەڵات هەبێت ئەم پیاوە چی کرد ئەوەی بەرامبەر دژمنێکی کە هێرشی دەباتە سەر وڵاتت سەر ئەهلی دینت
ئەوەی شەکی حەزاریە حەقی خۆتە ئەگەر چێندی قەومی کوردەکان دەڵێن خۆسکە وای نەکرد بە ئێستامە دەبووینە پارچەک بەشێک لە عالەمی غەربی ئەوە قسەی قۆرە ئەگەر سەلاح الدین ئەوی لەسەر حەق بوو واجب بوو لەسەر شانی کردیەوە ئەوە شارستانیەتە ئەمە سەلاح الدین کە گوتم زانکۆی ئەزهری جامیعەت الئەزهری وێران کرد کتێبەکانی سووتان زمانی مەقریزی کە ئێستا زۆر ناومانینا دەڵێ فی زەمەنی هادا ئەو شوێنەی کە سەلاح الدین کتێبەکانی سووتان لا يزال پێ دەڵێن تەلەت الکتب گردی کتێب بە قادر فاضل کتێبەکەم لایە هی ئەو قادر فاضل مستشاری صلاح الدین بووە ئەو حەسەن ئەمینە جون بە قادر فاضل دەدا مستشاری صلاح الدین بووە دەڵێ ئەوە شیعی بوو لۆ کوو بووە سنی هەمووی ئەوەش درۆیە چ سنی بووە چ شیعی بووە یعنی کاتبی باشترین صلاح الدین دوو نووسری لۆیان دەنووسی كاتب الإنشاء يكميان أو ودوميان عماد الدين كاتب الأصفهاني بوا كان كتابة شيء بس رجعنا نسيتي عند كاكا تاريخ كاكارام تاريخ حمال أوجه زور كاكا كيس برا لروايات كم روايات رات لي أو يدرديني کاتە کرێ بڵێن کەشکۆڵێکی گەورەیە کەشکۆڵە بەڵام کاکە نابێ بە بێش شتی جیاوازی لە خۆ گرتووە هەندێک چەند درۆی دەکەن بەڵام هەندێک کەس ئەو درۆیش بەکارناین هەر لە خۆی ئەو قسان دەکا هەر وەک دەڵێن ئێستا باست کرد دونێ لە تەلفۆنەکە گوایە ئەو وڵاتی شارستانیەتی زەردەشتیەکانی کاول کردووە ئەو قسەیار بوختانێکی زۆر من ئەمە بەشەکەمی بەرنامەکە لە بەشی دووەمە باسی کورد و سەلاح الدین و کورد و پەیوەندیەکانی لەگەڵ سەلاح الدین و هاتوۆتە چ ناوچەیەکی کوردستان باسەکەم بەڵام ئەمێ لەم بەشیەکەمە دوا قسەد لەسەر کەسایەتی سەلاح الدینی ئەیوبی لە مێژووی گەورەی ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی وە لە شارستانێتی ئینسانیدا دوا قسەم بۆ بکەی بۆ بینەران بۆی کۆتایی ببێن ئەمە کاک ئارامی بەڕێز چاوەکەم سەلاح الدینمان ناسی بەڕێگای ئەوروپیەکان کە تحقیقی کتێبەکانی سەردەمی سەلاح الدینیان کرد بڵاویان کردەوە وەک ابن خەلدونمان نەدەناسی ئەوان بڵاویان کردەوە زانیمان ابن خەلدون کابرایەکە باور کە ئەگەر معجبی هەبی سەلاح الدین لە غەربیەکان دەست پێ کرد ئەوان دەڵێن فارسە چی حەقیقە بووە سوارچاکە چی پیاو بووە دیفاع لە وڵاتی خۆی کردووە دژی ئەمە معتەدی یعنی ئەو پرسیارەی کە لە ناو بەرنامەکە کردمەوە لە پێشێکەکە وتم ئەم کەسایەتیە لە زیاد لە 800 ساڵە زۆرترین باس و خواسی بە دوای خۆیانە ئەکرێ بڵێن باس و خواسەکان لە ئەوروپیەکانەوە سەرچاوی گرت آخر خۆی سەلاح الدین هەر عالەم دەیان ناسی یەکێک هەبووە دەلێن لە ئەسڵە کووردە طبعا لە ئەسڵە کووردە يعني معقول نییە مجتمع ئیسلامی دووەلی ئیسلامی بە تایبەتی قاهرە نەزانن سەلاح الدین ئەو دەورەی ئەو ڕۆڵەی هەبووە نا بەڵام ئەوان تەقدیری سەلاح الدین لەوان دەست پێ کرد چەند کتێبێک دانراوە قەت قسە بە سەلاح الدینی ناڵێن ئەو حەسەن الئەمینە لە کاتێکان نەیاریشیان بووە قسەی پێ ناڵێن دەلەوە پیاوە لەبەر ئەوە نەمانتانی دەرحەق ئیسلامەکان بین ئەوە زۆر ئازایە جەماعەتی کە گوتت فلان بایان فارسەکان دەوریان نەبوو لە حروبی ساڵیوی لەگەڵ ڕێزم لۆیان فورسەکان کە وەختە مەسەلا گەر شیعە و سنایەتی بی فورسەکان ئەو وەختە فارسەکان وڵاتی ئێرانیانی دانیشتوانی ئەو وڵاتە هەموویان سنی بوونە شیعە لە وڵاتی فارس لە دەوڵەتی سەفەوی دەستی پێ کرد ئەو وەختە ئێران شیعی نەبووە پاشەویش پاش سەلاح الدین بێگومان دەوڵەتی شیعی تقریبا 500 و ئەوەندە ساڵ بەر لە ئێستا لەسەر دەستی سەفیەدینی ئەردەبیلی کە دروسە بێت یعنی مەبەستم ئێرانیەکان دوور بوون ئێرانیەکانش ئەو وەختە بەڵام نزیکی بوون سە بۆ نوێیەکە لە مێژوو نووسەکانی کە وەکو خۆشت باسیەکەی لە نووسینەکانی ترا ئەڵێ سەلاح الدین بە شێوەی ئەعجەمی قسەیەکریا یەکێکان عیمادەدینی کاتیبی ئەسفەهانی کابرایە کە بۆن لە وڵاتی چووک و ئێرانەوە بۆ لەگەڵ ئەوا بووە بەڵام مێژوو نووسێک بۆ نزی بۆ لە سەلاح الدین ئەوە من پێم سەیرە ئەو زمان ئەعجەمیە چ بووە عیمادەدین ئەسفەهانی آخر زمانی کورد هە لە ناو کوردەکان هەبووە احتیاجیان بە زمانی کوردی نەبووە ئەو کاتە ئێستاش احتیاجیان بە زمانی کوردی نییە سەلاح الدین گوای فارسی دەیزانی باوەڕ ناکەم لە شێ فێربی زمانی فارسی زمانی چ ڕەسمی نەبووە
عمادالدین ئەسفانی کتێبێ بە فارسی دایناوە عەجەب ویستیتی شتێک بەنهێنی بلێ بە فارسی بەو شێوەیە کە سەلاحەدین لێی تێبگە لەوانەیە بەڵام سەلاحەدین فارسی نەیدەزانی کەس نالێەوەی سەلاحەدین عەرەبی دەیزانی ئەو دە من مەشکوکم سەلاحەدین ئایا کوردی دەیزانی باشە من لە بەشی دووەمی بەرنامەکە پەیوەندیەکانی نێوان کورد و سەلاحەدین و ڕۆڵی سەلاحەدین لە مێژووی کووردا باسەکەین سوپاس بۆ دکتۆر موحسین محەممەد حسین ئەندامی ئەنجومەنی باڵای ئەکادیمیای کوردستان و توێژەر و شارەزا لە مێژووی ژیانی سەلاحەدینی ئەیوبی و هێژی هێرشی خاج دروشمەکان سوپاس کە لەم بەرنامەکەمان ئامادەبی بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی گفتوگۆی بەرنامەکەمان تایبەت بە سەلاحەدینی ئەیوبی تا بەشی دووەم بەخوای گەورەتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن